ڕاگەیاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران. خەڵاتی نەخلی زێڕین ڕووداوێکی سادە ڕێزگرتن لە ماراسۆنی نافەرمانی مەدەنی خەڵکی ئێران. جەحفەری پەناهی دەرهێنەر فیلمنامەنووس و دابەشکاری بوێری ئێرانی بۆ فیلمی ڕووداوێکی سادە چیرۆکی ئازار و ئەشکەنجەی زیندانیانی سیاسی ئێران خەڵاتی نەخلی زێڕینی فێستیڤاڵی فیلمی کەنی ئەمساڵ 2025 پێبەخشرا. ناوبراو بە وەرگرتنی ئەم خەڵاتە لەگەڵ ورچی زێڕینی فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی بێرلین بۆ فیلمی تاکسی 2015 و شێری زێڕینی فێستیڤاڵی فیلمی وێنیس بۆ فیلمی بازنا لە ساڵی 2000 چوارەمین فیلمسازە کە توانیوێتی خەڵاتە سەرەکیەکانی هەرسێ فێستیڤاڵە گەورەکانی سینەمای جیهان بەدەست بهێنێت. سێ کەسەکەی تر بریتین لە هانری ژۆرژ کلۆزۆ، میکل ئانجێلۆ ئانتۆنیۆنی و ڕۆبێرت ئالتمان. ئەم دەرهێنەرە ناودارە دوای هەڵبژاردنەکانی سەرۆککۆماری ئێران لە ساڵی 1970 دەستگیر کرا و بە 6 ساڵ زیندانی تعزیری، 20 ساڵ بێبەشبوون لە فیلمسازی، نووسینی فیلمنامە، گەشت بۆ دەرەوەی ئێران و قسەکردن لەگەڵ مێدیاکانی ناوخۆ و دەرەوەی ئێران محکوم کرا. جەحفەری پەناهی بەهۆی ڕۆڵی بەرچاوی لە سینەمای ئێران کەسایەتیەکی ناسراوە لە ئاستی جیهاندا. فیلمی ڕووداوێکی سادە چیرۆکی ماراسۆنی نافەرمانی مەدەنی خەڵکی ئێرانە، خەڵکێک کە 40 ساڵە لە ژێر دەسەڵاتی فاشیزمی ئاینیدا خەبات و خۆراگریەکی بەردەوام و شلگێرانیان بەرەو پێش بردووە. دروستکردنی ئەم فیلمە بەبێ مۆڵەتی حکوومەتی دوور لە چاودێری بەردەوامی بەرپرسانی ئەمنی ڕژیم چیرۆکی شێوازەکانی خەباتی کۆمەڵانی خەڵکی ئێرانە لە ژێر سەرکوتێکی تون، سانسۆری جێگر و دەستێوەردانی بێشەرمانەی دەسەڵاتداران لەسەر جەمبوارەکانی ژیانی هاوڵاتیان. پەناهی بە ملنەدان بە بڕیار و فەرمانی دام و دەستگا سەدە ناوەڕاستیەکانی تەفتیشی بیر و باوەڕی دەسەڵات لە پەنای ناودارانی تری هونەر و سینەمای ئێران پشتیوانی خۆی لە ئاخێزی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادی و پەیڕەوی لە نمونەی درەوشاوی نافەرمانی مەدەنی خەڵکی ئێران نمایش کردووە. بەشێکی بەرچاو لە ناودارانی هونەر و سینەمای ئێران لەوانە کە تایۆنی ڕیاحی، هنگامە قازیانی، پانتێئا بەهرام، تەرانەی عەلی دووستی، دنیا مەدەنی، شەونمی فەرشادجوو، بارانی کەوسەری، ویشکا ئاسایش، فاتمە موعتەمد ئاریا، گوڵابی ئادینا، ئەفسانە بایەگان، پێگای ئاهەنگەرانی، مەریەمی بوبانی، ڕووناکی یونسی، پەردیسی ئەفکاری، ئایانی عەسگەری، سوهەیلا گوڵستانی، چەکامە چەمەنماه، شەقایقی دێحقان، شیوا ئیبراهیمی و ئاناهیتە هێمەتی لە تەواوی ماوەی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژینادا بە ملنەدان بە فەرمان و بڕیارە حکوومیەکان بە بەهای دەست هەڵگرتن لە داهاتێکی زۆر بە بزوتنەوەی ئازادی خوازانەی خەڵکی ئێرانەوە پەیوەست بوون و ئێستا لەگەڵ قەدەغەی کارکردن بەرەوڕون. ئەوان وازیان لە یارمەتی و پشتیوانی حکوومەتیەکان هێنا، بوێرانە لە پەنای جەماوەردا ڕاوەستان و جانێکی تازەیان بە هونەری بەدەربەست، هونەری خەڵکی، هونەری جەنگاوەر و هونەری بەرخۆدان بەخشی. جەحفەری پەناهی لە کاتی وەرگرتنی خەڵاتی نەخلی زێڕینی فێستیڤاڵی فیلمی کەن لە پەیامێکی کووردا بە کۆمەڵانی خەڵکی ئێران دەڵێت: من لە سەرجەم گروپەکان لە ناوە و دەرەوەی وڵات، هەموو ئەو ئێرانیانەی کە لە پێناو ئازادی و گەیشتن بە پلەی مرۆڤایەتی و گەیشتن بە دێمۆکراسی بە هەر بیر و باوەڕێکەوە تێدەکۆشن، داوا دەکەم کە هەموو جیاوازیەکان بخەنە لاوە. ئێستا کاتی یەکگرتوویە بەو هیوای کە هەرچی زووتر بگەین بە ئازادی، بگەین بەو جێگایی کە چیتر کەس پێمان نەڵێت چی بپۆشە و چی مەپۆشە، چی بکە و چی مەکە، وە سینەما کە خۆشەویستی ئێمەیە کەس پێمان نەڵێت چی دروست بکە و چی دروست مەکە. بە هیوای ئەو ڕۆژە ئەو لەو پەیامە کورتەدا لەسەر سێ دروشمی ئازادی، پێگەی مرۆڤایەتی و دێمۆکراسی وەک هەوێنی لێک نزیک بوونەوەکان جەختی کردەوە. ئاشکرایە کە خەباتی خەڵکی ئێران بۆ ئازادی هەوڵێکە بۆ بەدەستهێنانی ئازادی بێسنوور و بە تەواومانە و بێشەرت و مەرجەکانی گروپە خۆ بە خاوەنزان و دەوڵەتەکان. هەروەک چۆن خەبات بۆ دێمۆکراسی خەباتە بۆ بەدەستهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی گەلانی وڵات بۆ ئاڵ و گۆڕ و بنیادنانی سیستەمێکی نوێ، بۆ داڕشتن و پەسەندکردنی یاسای بنەڕەتی نوێ و بۆ ڕێزگرتن لە دەنگی گشتی، یەکسان، ڕاستەوخۆ و تاکە کەسی هەموو خەڵک، بۆ بەڕێوەبردنی کاروباری ژیانی خۆیان لە هەموو ئاستەکانی ژیان لە گەڕەکەکانەوە بگرێت تا سەرتاسەری وڵات.
پێگەی مرۆڤایەتیش جەختکردنەوەیە لەسەر کەرامەتی مرۆڤ، ژیانێکی شیاوی مرۆڤایەتی کە بەبێ ڕێخستنەوەی ئابووری و سەرچاوەکانی وڵات لەسەر بنەمای بەرژەوەندی زۆرینەی زۆری کۆمەڵانی خەڵکی ئێران ممکن نابێت. بەڵام نابێت ئەوە لەبیر بکرێت کە جەختکردنەوە لەسەر سێ دروشمی ئازادی، پێگەی مرۆڤایەتی و دموکراسی وەک هەوێنی لێک نزیک بوونەوەکان ناتوانێت ببێتە هەوڵێک بۆ لێک نزیک بوونەوەیەکی هەمەلایەنە، واتە دروشمی هەموو بەیەکەوە کە ئاکامە کارە سادبارەکەیمان لە شۆڕشی بەهمەندا بینیوە. هێزە ئۆپۆزیسیۆنە ڕاستەکانی وەک سەڵتەنەتخوازان و مجاهیدین و هەموو ئەو هێزانەی کە ئازادیەکانیان بە شەرت و مەرجەوە دەوێت و دموکراسی بە واتای دەسەڵاتی تایبەتی ڕەوتی خۆیان بەسەر جەماوەردا بەکاردەهێنن، ناتوانن لەو لێک نزیک بوونەوانەی کە لە پێناو ئازادی، دموکراسی، یەکسانی و ڕزگاری ڕاستەقینەی خەڵکی ئێراندا شکل دەگرن هیچ جێگایەکیان هەبێت. جەختکردنەوە لەسەر یەکپارچەیی خاک لە وڵاتی فرەڕەنگ و فرەنەتەوەی ئێراندا تەنها بە سەلماندنی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی وڵات و خەبات بۆ یەکگرتووی دڵخوازانەی ئەوان ممکن دەبێت. ئێمە وەرگرتنی خەڵاتی نەخلی زێڕین و خەڵاتی هاوڵاتی بوونی فێستیڤاڵی کەن بە جەعفەری پەناهی لە هەموو هونەرمەندان و سینەماکارە بە دەربەست و جەماوەریەکان، بە هەموو زیندانیانی سیاسی کە بوونەتە هۆی ئیلهامی ئەم فیلمە، بە هەموو خەباتکارانی دژی سانسۆر و دەستێوەردانە حکوومەتیەکان لە کار و ژیانی خەڵکو و بەرەو پێشبەرانی نافەرمانی مەدەنی ئیلهام بەخش و جێگای ستایشی خەڵکی ئێران پیرۆزبایی یەکەین. لێمە لەسەر ئەو باوەڕین کە خەبات بۆ ئازادی، دموکراسی و کەرامەتی مرۆڤایەتی لە ڕاستای جێبەجێکردنی ئامانجەکانی ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادیدایە. خەباتیش کۆداری خەڵکێک کە لە شەڕێکی بەشێنەی و هەنگاو بە هەنگاو لەگەڵ فاشیزمی ئاینی دەسەڵاتدار هەموو لایەنەکانی ژیانی کۆمەڵایەتی، کەلتوری، ئابووری و سیاسی وڵاتی بەرەو گۆڕانکاریەکی بنەڕەتی ئاراستە کردووە. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە 4 جۆزەردانی 1404 بەرامبەر لەگەڵ 25 مەی 2025.